سلام علیکم بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و شادومانین جارێکی دیکەش بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە لێچێ لە مزگەوتەکانی شاری سلێمانین بە تایبەتی هاتووین لە دوای نوێژی تەراویح با بزانین خەڵک چەندێک سوود لە وتاری مامۆستا دەبینێت بە تایبەتی ئەو وتارانەی کە لە دوای عەسرەوەن یان لە دوای نوێژی تەراویحەوەن و هاتنی خەڵک بۆ مزگەوت لە مانجی ڕەمەزانە چۆنە و خەڵک چەندێک پابەندە بە ئاینی پیرۆزی ئیسلام و چەندێک دێ بۆ نوێژی جەماعەت و چەندێک دڵی خۆشە و چەندێک دەوری قورئان دەکاتەوە من ئەمانە و کۆمەڵێک پرسیار لە بەشێک لە موسڵمانانەی دەکەم کە دێن بۆ مزگەوت و دواتریش پرسیار ئاراستەی مامۆستای مزگەوتەکە دەکەم لەگەڵمان نابن. أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله. مامۆستا جان سلام علیکم. عليك السلام ورحمة الله. حاڵتان باش إن شاء الله. الحمد لله خۆ یا خۆ باش بن لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنە؟ سواز بۆ الله خير وبركة. خير وبركة. الحمد لله. زۆر باشە مامۆستا با بزانم لەگەڵ قورئان خوێندنا چۆنی چونکە مانجی ڕەمەزان مانجی قورئانە. والله الحمد لله سواز بۆ خۆ دەرفەتێکە بێ دوای نوێژی بەیانیە بۆ من دوای نوێژی بەیانی تقریبا ساعاتێک ساعات و نیوێک ئەی کاتەکانی دیکە کاتەکانی تر حکمی دەوامم هەیە و دوای ئەوە ئەبێ دوو تار حازرکەم بۆ نوێژی عەسر و دوای بۆ نوێژی عیشا پێنج فەرز دەکەش اینجا کە دوای ئەوە خەڵکێکی زۆر دێن بۆ پرسیارکردن ئیتر مەشغەڵەتێکی زۆر. باشە مامۆستا سۆران بۆچی هەردەماوە دەم بە خەندەیە؟ وڵی تر خوا لێمانی وەرگێت شێ طەبع بێت خی گەورە لێت قبولکە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەیە دەڵێت تەبەسموکە فی وجهی ئەخیکە صەدەقە وایە ئینشاءالله سەدەقەمان زۆر ئینشاءالله خوا سەلامەتکە. مامۆستا با بزانم مامۆستا وەکو خەڵکی دیکە یان جیاوازترە بەربانگکردن و پاشێوکردن و هەروەکو خەڵکی چۆنە هەروەکو خەڵک نانەخۆین و دائنیشین و ئەڕۆین و عادەتەن لە مزگەوت لێرە بەربانگەکەم کۆمەڵە برای عەزیزم لەگەڵایە لە ژوورەکەی خۆم ئیتر ئێمە دەدەقە چارەکەی پێشەوە دائنیشین لەسەر سفرە ئیتر دوعا بێ قسەی خۆش بێ زەکر بێ خوێنین هەتات بانگەدا کە بانگیش درا نانەکەممان نەخۆین و شت حازرەکەن سوبمان بۆ هێن و ئیتر خورمای باشمان لایە و شتی باشمان لایە و ئیتر دوای ئەوە نوێژەکەمان کرد و ئەڕۆینەوە من شتێکی وا ناخۆم خۆم حازرەکەم و دێمەوە بۆ مزگەوت. زۆر باشە مامۆستا با بزانم باسی بەتایبەتی بۆبان بەربانگ خەڵک لە مزگەوت زۆر کۆ دەبنەوە ژمارەی خەڵکی زۆرە لە مزگەوتەکەی ئێمە تقریبا بڵێم 300 بۆ 400 نەفەر خەڵک کۆ بێتەوە فتارەکاتەوە. باش مامۆستا لە هەندێک مزگەوت وتاری عەسران نییە لە هەندێک مزگەوتیشە یەک وتار هەیە وتاری عەسرانە جەنابەت هەم وتاری عەسرانت هەیە هەم وتاری دوای تەراویحش هەیە؟ بەڵێ دوو تارم ئەوە چۆنە؟ وەڵاهی تر دیارە تایبەت بە تەمەنەکانەوەی کە بە تەمەنن و بۆوانی کە زیاتر بە ڕۆژ ئیشیان نییە لە مزگەوتە ئەمێنەوە حەزەکەن مۆعیزەی ئامۆژگارییان گوێ لێبێت تقریبا 20 دقیقە 25 دقیقە لە خزمەت ئەو مامە حاجیانەیە بم ئیتر دوای عیشایانش دیاتر ئەو گەنجانن کە لە دەرەوە ئیش ئەکەن ئیتر ناڕۆنەوە لەگەڵ منابنە تا وتارەکە تەواو بێت. زۆر باشە مامۆستا ئەوەی کە زۆر لە گەڵتە چینی گەنجە یان ئەوانەی کە تەمەنیان هەیە؟ والله عموما من لەگەڵ هەمویانە هەڵسوکەوتەکەم لەگەڵ مناڵە لەگەڵ گەورەیە لەگەڵ بچووکە بەڵام عموما گەنجەکە بەدەورمەوەی زیاتر گەنجە زیاتر چۆن بڵێ گەنجەکە حەزی زۆر باشە مامۆستا چۆن توانیت ئەوە سەرنجی گەنجان بۆ خۆت ڕابکێشین؟ وڵی ئیشەڵا بۆ خۆم نییە چۆن بڵێ ئیتر نازانم خۆی گەورە بەکارمان بێنێ بۆ باشە هەچی شتێ بێت هذا من فضل ربي فەزی ئەڵایە هیچی هی منیتیان نییە ئەوەی کەوا ئەڵێم حەق بێ هی ئەڵایە ئەگەر ناحەقیش بێت لە خۆم و شەیطانەوەی داوای لێبوردن لە خواکەم. زۆر جاروێ خۆی گەورە هەدیەک دەداتە موسڵمانان
کە هەندی چەند بە ڕۆژوون لەبیر دەکەن و ئاو دەخۆنەوەی ئەخواردنەچی دەخۆن بە بزانم هیچ شتێکی وات بەسەر هاتیە خوا بە گەورەی بەسرم هاتووە 4-5 ساڵ پێش ئێستا نیو دەبە ئاوم خوارد نیو دەبە ئاوم خوارد ئەوە ماڵۆ پیان وتمەری وەزع چۆنە وتم وەڵی من تێر ئاوم خواردن نەشم زانیەوە ئەو مامۆستا چۆم زۆر هیلاک بووم لێرەوە ڕۆیشتمەوە خەریکی کتابکردن بووم بۆی ماڵم بێتە ئێرە سلێمانی یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو ئەوە نەتینوم بوو خەری و بەرچاوم سوی بێت کە چوومە یەکسەر سەلاجەکەم کردەوە هەر وەکو ڕۆژان ئیتر نەمزانی من ئەمە ڕەمەزان نییە تێر ئاوم خواردەوە ئیتر کە دانیشتم خێزانمان و نەبینی لێکردم وتی هیلاک نیت وتم نەوەڵا توایی دەیوتی باشە لەخوا بەزێوێت دوای بیرم کردو خۆ من بە ڕۆژوم تێر ئاویشم خواردووە ئینەمە ئەطعەمەه الله وسەقا طبعاً دعوەتی خوای گەورە ئەو کەسە دعوەتە کاتی تر مامۆستا باسی ئاوت کرد شتێکم بەبیر هاتەوە ئەو مزگەوتەی تۆ دەبینم بەڕات دانراوە لە زیاتی ئەوەی دەبەی ئاو هەبێ لە زیاتی ئەوەی ئاوی با بڵێن گڵازەکان هەبیتن بۆچی بەڕاتاندانا و جیاوازی چییە و سوودی چییە؟ ئەم پرۆژەی ئافرەتێکی مسلمانە من ڕاستێکی هەر نەشم بینیوە ئەیتر ئەو تقریباً 50 وەرەقی کردا ئەم پرۆژەیەوە ئێمە هەستانی شتێکی جوانمان بۆ کرد سیستەمی سارد و گەرمیتیایەوە جوان ئەی پاڵفتیە لە خوارەوە 5 بەڕادماندانەوە لەسەر شەوە 5 بەڕادمانداناوە لەگەڵ ئەوەشا پەرداخمان بۆی داناوە پەرداخی سەفەری ئەوی کەوا ئەزبەری دیتی یاخورێتەوە ئێمە ئەومان بۆ داناوە شتێکی زۆر جوانە مانگانش ئەو کەسی کە سیستەمەکەی بۆمان بەستاوە وەستایە دێت فلتەرەکانە گۆڕێت شتێکی زۆر جیاوازە ئەو ڕۆژەش یەک دوو پیاوی بەڕێ ساتم جان مامۆستا حەزەکەین بۆ مزگەوتەکەمان شتێکی وا دروستکەین لە بۆ بابەتی ژینگەی زۆر باشە بە هیوا مزگەوتەکانی ترش چاو لە ئێمە بکەن چکە هەم ئەوەی چۆن بڵێ دایمەن ئاوەکە بەردەسە و پاشان ئەو زەختەش لەسەر مزگەوت نامێنێت بەردەوام ئاوی پەرداخی بۆ بێنە و ئاوی دەبەی بۆ بێنە ئەوانە نامێنێت باشە مامۆستا مزگەوتەکەت گەورەی و خەڵک زۆر لە لاتە زۆر الحەمدولله بابەتی با بڵێم فەقێت هەیە حوزرت هەیە حجرەمان هەیە لەخوا بەزاویە ژماری فەقییانت چەندە فەقی گەورەکانمان تقریباً 6-7 هەیە بەڵام وەکو مناڵ ئەوانە لە مەدرسەی تەحفیزی قورئانن دکتۆر محەممەد و مامۆستا ئاڤاڵۆمانە ئیجازی قورئانیان هەیە تقریباً 70-80 تەڵەبەمانە بێت ئەوانیش بە کورسات دەرسە خوێنن باشە مامۆستا مانجی ڕەمەزان مانجی قورئانە هیچ خولێکی تایبەتان هەیە بۆ فێرکردنی ئەو منداڵانەی کە دێنە مزگەوت فێری قورئان بن یان ئەو کەسی کە بیوێ فێر بیتن ئێمە چەند تەڵەبەیەکمان هەیە حفزی قورئانیان هەیە بە تایبەت مامۆستا هەڤاڵ و دکتۆر محەممەد لە ڕەمەزانیشا هەلیانە پرستنەوە لە ڕەمەزانیشا بەردەوامن بەس ئیتر ئەوانی تر ڕێست زۆر باش مامۆستا ئەو کەسی لە دواوەی تۆ نێژ بکە هەتا ڕەمەزان خلاص دەبی چەند ختمی دەکە الله أعلم نازانم چکە ئێمە بە ختمە نایکەین تەنها نوێژی بەیانیان بە ختماکەم تەنها نوێژی بەیانیان 5 ساڵە لێرم خەریکە تەواو ختمی 5مان تەواو بێ بەس نوێژی والذي ينزل لكم من السماء رزقا وما يتذكر إلا من ينيب فادعوا الله مخلصين له الدين ولو كره الكافرون خير السلامت پێمان خۆشە زیاتر لە خزمەت بین قسەکانی جەنابەت بەڕاستی زۆر بەسوودن بەڵام ئەوەی کە جێی سەرنجی من بوو کە گوێم گرت لە وتارەکەت باسی داپۆشینی عیبی خەڵکت دەکرد و خەڵکیش نەشتێندرێتەوە یعنی بۆ نمونەگە کەسێک عیبێکت زانی دایپۆشی بۆ تیشتت خستە سەر ئەم بابەتە بۆ ئەم بابەتت ئەمڕۆ باس کرد چونکە لە حاڵەتەوە بۆتە دیار دەبەداخەوە بە هۆکاری ئەوەی سوۆسیال میدیاش بڵاوە لە ناو خەڵکە عیب و عارەکان شەچێتە ناو سوۆسیال میدیاوە خەڵکیش لە دەرگای سوۆسیال میدیاوە ئەڕوات زیاتر فەزاحەتەکان زیاتر گەورە ئەکات باڵێ مامۆستا من یەک سەرنجم هەیە بەشێک لە میدیاکارەکان دەبینم دەستنە لای خەڵکی بەتەمەن یان خەڵکانێک خەڵکی سادە کە کابرا ساڵانێکی زۆر گوناحێکی کردووە خۆی گەورە بووی داپۆشتیە ئێستا لە ڕێی ئەو مایکەوە گوناحەکەی خۆی ئاشکرا دەکات چەندێک ئەمە دەبێتە ئەوەی کەوا خۆی گەورە بە گوناح بۆی بنووسێ خۆیانی عەفوم کە ئەو گوناحە ساڵانە کە خوا لۆی داپۆشتیە ئێستا بۆ ئاشکرای دەکات ئەمە ناوەشیاری خەڵکە و جەهلە بەو ئیسلامە و پاشان بیر نەکردنەوەیە لەوەی کەوا من کەس و کارەکەم ئەمە بیستێت زۆر جار دوو هاوسەر دێنە بەردەم مایکێک ئەڵێ ئێوە چۆن هاوسەرگیریتان کرد
جارێ برای ئەم کچە خوشکی ئەم کە سوکاری ئەم ژنە هەمویان هەروە ئازانن لە ڕێگەی چۆن بڵێ هەر قەدەری خوا بوو سودفە بۆ شتەکە ڕووی داوە ئەم ئەڵێ ئێمە 13 ساڵە 14 ساڵە بەیەکەوەین خەباتی ژێربەژێریمانە بووە تۆ سەیریکە کاتی ئەم باوکە ئەم قسانە بیستێت ئەڵێ حەیف کچەکەم لە پشتمەوە ئەمەی کردووە تۆ 13 ساڵە 14 ساڵە خوا سەترتی کردووە بۆچی ئەمە کەشفەکەی باشە پاشان ژن و پیا و ئەمە چۆن بڵێ ئێمە ئەڵین ژن و پیا ئەوشێ ڕۆژێ لە ڕۆژان جیا بنەوە لە یەکتری ناکرێت تۆ ئەوەی لە دڵتایە ئەوەی کەوا لە ژێر پەڕێە ئەوەی کەوا ئەسرارە کۆمەڵی نهێنی کۆد هەیە بۆ هەموو خەڵکێکی پاسکیت بۆیە ئەمە دیاردەیەکی زۆر ناشرینە و تەمەن ناشەکەم ئەو سەحەفی بەڕێزانە ئەوانی کە زیاتر لە ناو خەڵکا گەڕۆکن و ئەگەڕێن وازە و پرسیارە بێت بێمانایانە بێنن بەڕاستی پرسیاری زۆر بێمانان و کێشەی کۆمەڵایەتیشی لێکەوتوێتەوە کێشەی کۆمەڵایەتی لێکەوتوێتەوە زۆر جار باش مامۆستا کێشەی کۆمەڵایەتی نیە ئێستا تۆ خوشکەکەت بێتە بەردەم مایکێک بڵێ من لەگەڵ ئەم کوڕەیە چەند ساڵ ئاوامان کردو و بەیەکەوە بووینە و ڕەنگە مەترسی زۆر جدی لەسەر ژیانی دروستکە مەترسی جدی لەسەر ژیانی دروست نەکات طبعا کۆمەڵێ لە براکانی لە خوشکەکانی نیگەرانە بن لە قسەکانی ڕەنگە وەک بەو چاوە وەکو جاران سەیری نەکەن دروستە ئەمە لێکەوتی خراپی لێکەوێتەوە كلا إذا دكت الأرض دكا دكا وجاء ربك والملك صفا صفا وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى السلام عليكم. السلام ورحمة الله. باش إن شاء الله. سلام. لقل نيجو رجوع سونا. الحمد لله سلام. ما نجيش سونا. ما نجيش زور خوش. تينود نابي. لا والله. برسي شد نابي. لا والله باش مشكلة. الحمد لله. لقل نيجي جماعة سوني. زور باش من القوة بزاف. حد بينس فرصة دي بو مزقود. لا. ليش جاواش ليش فريناكم. أو ديك درفتت هبي. بلى. هلا مزقود هاي. بلى إن شاء الله. زور باش وتاركاني ما مستا لدواء نيجي تراويح سندي يكسود اللي بينيوا. زور استفادة منك. استفادة زور لك اليوم. خواب بزاف. بلا عزان وخوشويستان لمزقوتها حتما جندي لي وبيري لي وكسي كاملي لي زايك قلو بيا وتمناني لمزقوتها بينيم بين خوش قلت تقول لقلبكم ما حازي السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. تندرسي تان باش إن شاء الله. الحمد لله سلام أخوة باش من بوكا إن شاء الله. يا أخوة باش بي أي لقل طاعة وعبادة والله الحمد لله سلام أخوة حتى استلى من عليهم حتى يستكمل دورها أو تعط ما كذول أخوة بجال أخوة اليوم ما نقول إن شاء الله. إن شاء الله. إن شاء الله. أو رمضاني لقل روجي كان كوي. أو رمضان أمر رمضانه. بالله. والله رمضان حتى يسأل أخوة بجال باش الأخوة بجال. الأخوة بزيادة. الأخوة هيك كشيء كمية. الحمد لله. الأخوة بزيادة أيش اللي في خوايا. بالله. أي نخوشي وشتي وادنيا؟ نخوشي والله نخوشي كي تقاتل مرانك بس مرانك عندك شاوم عملية كراو. بلام هرب الروجي دبي. هرب الرجوم على والله الرجوم إيش كان ولا خوا بجابي. سواس بخوا. أي بوني يجي جماعة دي بومزقود. بوني يجي جماعة بخوا بيانيان وإيشان كم ناتوانم. تاخذنا معي. لا بخوا تاخذنا من. أجرنا هر حزن لينا مزقود. بياني جاي وأنا بخوا هربين خوش لما مزقود تعبم لما مزقود شو حدا كم بمرم. مزقود ها. أنا بخوا حدا كم لكاتي سوجا برنا بمرم. قديما تون بروجو دبون وتون كارتان دكير لتموزا بتايبتي إيشد كردي. والله كذي تموزا دريوم كردوه بتاقي تنها مروكيش من أول بروجو متاعي والي. ما شاء الله. أنا بخوا لو تري تموزا. يعني نشش كان دي. نبخوا نوش كانوا. هربوا تبروجي. هرب الروجو بخوا. يبخوا أو جا خوارني أو جا وجه سنبو. ملام أو خوارني أو جا قناعة بيه. شرباي كي دوينه بخوار زاي صدقوني أم خوانيته شياو وسندروس بو. بله. أدي عسكري وشتي واش نكردي؟ بله والله تقريبا مواليد شلوبهم دو جار فيلانم كردوها برمي أنا فاو لفاو قرامو. العسكري شاب الروجي دبوي. أنا والله العسكري كرمزان أمره. ما شمام حاجي بابزان بزاران باشي وتان شون دكرت. والله باشو ما شونك باشو ما يبي نفس عجي ما نكردو. إذا بريجي خمام وإذا بريجي خمام ما خمام هالنفسي ماري خمام بريجي خمام ولا جي خمام أنا ما أكل
ئەوانەمان بوو تر ئەخواتر هەموو شتێکمان بوو کەم و زۆر خواردنی ئەوجا هەموو بێکەوە لەگەڵ باوکو دایک لە باوک خۆم نەدیوە باوش خۆ ناوەڵا باوکم لە دنیا دەرتۆ من لە سکی دایکا بووم ناوەڵ باوکی خۆم نەدیوە جێگای بەهەش بیا ڕەبێ ئەجمعین لەگەڵ مسلمانان و برای دینیا ئێستا چ دوعایەک زۆر دەکەی کە دەی بۆ مزگەوت چ واللهی دوعای لەخوا ئەپارڕێمەوە خوا بۆ خاتی ناوە جوانەکانی خوا ڕەحمت دەکا خوا ئیمانی پیاعە دەکا خوا لە وەیم لە مصیبەت و لە فتنەی ئەم ئاخری زەمان لەمادا خوایە استقامان پێبەخشی لەسەر دینەکەی خۆ لەسەر ڕێبازەکەی خۆ ڕێبازی قورئان کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله مام حاجی گیان سپاس دەکەم بە قوربان ماڵەوە خواد لەگەڵ مانگی خۆشنەوە ماڵەوە خواد لەگەڵ مانگی خۆشنەوە چ زووی داد لێ کردی نامەی غوفران هەڵگرتی چ زووی داد لێ کردی نامەی غوفران هەڵگرتی خواد لەگەڵ وەرزی ژیانەوە وەرزی دوا و پارانەوە کارانەی لە دوای تەراویح هەیە چەندێک سوودی بۆ ئێوە هەیە سپاس بەخوای گەورە سوودی زۆرێتە هەر مرۆڤ بۆ بەپێی کەسەکە ئەتوانێ وەریگرێ بەڵام هەتا بتوانین هەتا زیاتر گوێڕایاڵی بین سوودی زیاتر ئینشاءڵڵا هەم لە دنیا بۆ سەربەزەبین و هەم لە قیامەتیشە زۆر باشە ئەوی ئامۆژگاری باشە ئەو ئامۆژگاریانی کە مامۆستا باسی دەکات لە ژیانی ڕۆژانە جێبەجێت کردیە و ڕەنگی داوەتەوە ئینشاءڵڵا ڕەنگی داوەتەوە ڕەنگی ژەداتەوە هەنێشتیژ تەمە بیری خسوونەتەوە کۆ غیبەتکردن باسکردن هەنێک گوناح ئەوانەی تر بیرمانە خاتەوە کە جاریکە پیانەچینەوە ئینشاءڵڵا و کە بێ بە دەرسێک و ئامۆژگارێک و بێدە پردێکی ڕاستەڕێکە بتوانین پێی دەرباز بین. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە موسڵمانانی شاری سلێمانی بوو. بێگومان ئەوان لەگەڵ مانجی پیرۆزی ڕەمەزانە پەیوەندیان زۆر بتەوە و دێن بۆ مزگەوت پابندن بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام نوێژی بە کۆمەڵ ئەنجام دەدەن خەڵک زۆر دڵی خۆشە کە مانجی ڕەمەزانە هەم جەوەکەی فێنکە و هەم مسلمانان کەمتر تینویان دەبێت کەمتر برسیان دەبێ و خەڵک دەوری قورئان دەکاتەوە و ئەو پەیوەندی ڕۆحیەی زۆر بەهێزە جا خەڵک دێن بۆ نوێژی بە کۆمەڵ نوێژەکانیان لە ماڵەوە ئەنجام نادەن نوێژی جەماعەتیان لە مزگەوتە و دەست بە سونەتەکانەوە دەگرن و دواتریش بەشێک لەو مسلمانانەی کە لەنێو ئەو مزگەوتەدا بوون من بینیم بەشێکیان سندوقی خێری هەبوو سندوقی هاوکاری هەبوو پاریان دەخستە نێو سندوقەکەەوە بۆ ئەوەی هاوکاری مزگەوت بکەن یان ئەو هاوکاریانی کە پێویست بێ و ئەوەی یەکێک لە سیما جوانەکانی ئەو مزگەوتە کە من بینیم بەڕاد دانرا بوو یعنی کۆمەڵێک بەڕادی ئەو دانراوە بۆ ئەوەی کاتێکەوە تۆ تێنیتە ئاوەکە دەخۆیەوە پاشان بیخێن ئەو گلازە سەفەریەکان بە تایبەتی بخێنە و سەبەتەی زبڵەوە بۆ ئەوەی دەبێ ئاویاندانە نابوو تاوەکو هەم ئاوەکە بەفیڕۆ نەچێت چکە زۆرێک لە مسلمانان دەبێت ئاوی پێ ناخودێتەوە و باشتر و چاکتریشە ئەم بەڕادانە بۆ پاراستنی ژینگە جا ئێمە مسلمان پێویستە لە مانجی پیرۆزی ڕەمەزانە ئەوەی کە لە بیرمان بێ یەکەم لەگەڵ قورئانە پەیوەندیەکی زۆر باشمان هەبێ دووەم یعنی بەڕاستی هاوکاری خەڵک بکەین ئەوەندەی کە پێمان دەکرێت سێمیان ئەگەر دەتوانین دەستی کەسێک بگرین و بیهێنین بۆ مزگەوت چونکە ئێمە دەتوانین کاریگەریمان لەسەر خەڵک هەبێ دەبێ پرسیار لە خۆت بکەیت چەند کەس لە ڕێیتۆوە هاتوون بۆ مزگەوت و چەندێک خەڵکت هانداوە ئامۆژگاریت کردوون بۆ ئەوەی پابند بن بە ئاینی پیرۆزی ئیسلام تا پرۆگرامێکی دیکە لە مزگەوتێکی دیکە و لە شارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ